سڵاوی خواتان لێبێت لە تەوەری سێما قسەکەین لەسەر ئادابەکانی چوونە مزگەوت لە ڕۆژی هەینیدا بۆ مەبەستی میوانداری زۆر بەڕێز مامۆستا شەخاوەنسی مەنسووریمان کردەوە مامۆستا ئەینی لەمبارەی گفتوگوی زیاترەکەی مامۆستاگیان زۆر بەخێر بێت. خێر بێت سەرچاوان. مامۆستا گرنگی ڕۆژی هەینی چییە؟ سەرەتا بە لەوە دەست پێ بکەین گرنگی ڕۆژی هەینی چییە لە ژیانی موسڵمانان و خۆی گەورە بۆچی ڕۆژێکی داناوە لە هەفتەیەکا پێویستە موسڵمانان تیا کۆ بنەوە سەردانی مزگەوتەکان بکەن و وەکو فەرزێک جێبەجێ بکەن. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشیتان لێکم خۆی گەورە بتان پارێزی دیارە ڕۆژی هەینی فەزڵ و پلۆپایەکی زۆر تایبەتی هەیە لای خۆی پەروەردگار. ئەو ڕۆژێک کە خۆی تەعالە ئادەمی تیا خەڵق کردو و ئەو ڕۆژەیە کە قیامەتی تێدا هەڵەسێ و جەژنی مسلمانانە کۆبوونەوەی مسلمانانە. ڕۆژی جومعە ڕۆژێکی ئەوەندە گەورەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ لەو ڕۆژەیە بمرێت ینی لە ڕۆژی جومعەیە بمرێ یەکێکە لە بەڵگە و نیشانەکانی عاقبەت خێری مادام مسلمانە. ڕۆژانی جومعە ڕۆژێک کە ئینسان کاتێک کە چێ بۆ نوێژی جومعە ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی بۆ نوێژ لە ڕۆژەکانی ترانیە. ڕۆژی جومعە ڕۆژێکی ئاسایی نیە چونکە تەنانەت نوێژی نیوەڕۆکیشی ئاسایی نییە بۆ کەسێک لە مزگەوتایە لە 4 ڕکعات بێتە 2 ڕکعات نوێژی جومعە. نوێژی جومعە ڕۆژێکە لە مێژووی ئیسلامدا و تا ئەم سەردەمەش بێ باوەڕان زۆر لە جومعە ترساون. بۆ چونکە تۆ تەسەور کەی سەبە پێ ئاخر ئیحسایی لە کوردستانە هەموو ڕۆژانی جومعە 1 ملیۆن نەفەر کۆ بنەوە 1 ملیۆن نەفەر لە مزگەوتەکانە بە پێی ئاخر ئیحسایی. ئەم ملیۆن نەفەرە پارەیان پێ نادرێ تەسەور کە کەس بانگیان ناکات ئەگەر نەژێن خۆیان بە گوناح بارەزان نێن خۆیان بە گوناح بارەزانن دێن پارەش ئەدەن جاری وایە لە مزگەوتدا خەڵکی فەقیر و داماویان مزگەوت پارەی پێویستە پارەش ئەدەن. هەر پۆست و پلەیەکی هەبێ ئەبێ ئاوها دانیشێت فزە لە دەمێنێتە وتاری جومعە تەواو بێت. ئەم ڕۆژی جومعە ڕۆژێکی ئەتیادی نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین ڕۆژ ڕۆژی جومعەیە لە هەفتەکەیە باشترین ڕۆژە. بۆیە ئەجر و پاداشتی مردن تێیدا کارکردن تێیدا تەنانەت نوێژی بەیانیەکەی وەکو نوێژی بەیانەکانی تر نییە. پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم. بۆیە ڕۆژی جومعە تایبەتمەندێکی خۆیەیە. هەموو مسلمانان لە 1 لەحزەدا لە 1 دقیقەدا لە سەرتاسەری دنیادا مادام کاتی جومعەیە کۆ بنەوە ئەمە زۆر جار دوژمنانی ئیسلامی زۆر بێتاقەت کردووە زۆر ناڕەحەتی کردووە. کابرا پاپای ڤاتیکانە چێ بۆ جێگایەک پارە ئەدرێ مەسەلەن پارە سەرفەکرەیە شوێن ڕازێندرێتەوە جاریوە کۆبنەوە حیزبی هەیە خەڵک بە ئاسانی ناچێت پارەش ئەدەن بە خەڵک وەنیە بەڵام ئەمە پارە بە خەڵک نادەن هەمووی کۆ بێتەوە گوێ هەموو هەفتەیە گوێ لە فەرمایشتی خوا پێغەمبەرەگرێت لە مزگەوتەوە. بۆیە بەڕاستی ڕۆژانی جومعە ڕۆژێکی زۆر گرنگە چونکە ڕۆژی تازەکردنەوەی ئیمانە ڕۆژی تەجدیدی ئیمانە لەلایەن مامۆستاکەەوە بۆ ئەو خەڵکە و یەکتر بینینە. ینی تۆ تەسەور کە ئەوەندەی خەڵک لە مزگەوت تا بێ بە ڕەفیق و دۆستی یەکتری لە جومعانە بە تایبەتی ئەوەندە خەڵک لە شوێنەکانی ترا نابێ. ئەنی تۆ ڕۆیتە مزگەوتەوە بەلایانی کەمەوە هەموو جومعەیە بەلایانی کەمە 100 کەسە بینی کە سەلامیان لێکی وەنیە ئەمە هەموو جومعەی دووبارا بێت هەموو جومعەی دووبارا بێت هەموو جومعەی دووبارا بێتەوە. بۆیە بەڕاستی ڕۆژی جومعە ڕۆژێکی زۆر گەورەیە پلۆپایەکی زۆر گەورەی هێلای خوای پەروەردگار جەل جەلاله. زۆر باشە مامۆستا ناونیشانی بابەتەکەمان بە دیاریکراوی ئادابەکانی ڕۆشتنەوە بۆ مزگەوت. ئەگەر باز لە ماڵەوە بکەین کە دەستنوێژەگرین زۆر جار لە ئێستادا کە زستانیشە زۆربەی مسلمانە لە ماڵەوە دەستنوێژەکردن پێویستە گرنگترین ئەو ئادابانە چین کە ئەنجامی دەدەین تا ڕۆشتنمان بۆ مزگەوت. طبعا یەکەم ئاداب لە ڕۆشتن بۆ مزگەوت ئەوەیە کە ئینسان لە ماڵەوە دەستنوێژ بگرێت لە ماڵەوە دەستنوێژ بگرێ باشە. ئەم لە ماڵەوە دەستنوێژکردنە چەند ئیسفادەیەکی هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من تطهر في بيته ثم مشى إلى بيت من بيوت الله. هەر کەسێ لە ماڵەوە دەستنوێژ بگرێ پاشان بڕۆ بۆ ماڵێک لە ماڵەکانی خوا ئەو هەنگاوی کە عینێ بە هەنگاوێکی لای خوای تەعالا دەرەجەیەکی بەرزە بێتەوە بە هەنگاوێک تاوانێکی لاوەڕێت. ئەمە بە مەرجێکە لە ماڵەوە دەستنوێژ بگرێت ئاگادار بن. ئەمە ئیسیفادەیەکی دەستنوێژکردن لە ماڵەوە کە ئینسان بڕۆ. ئیسیفادەیەکی تر ئەوەی کاکە لە مزگەوتە قەرباڵقی دروست ناکرێت دەستنوێژکردندا وەنیە
لە مزگەوتە جاری وایە خەڵکیکی لێ کە ماڵی دوورە خەڵکیکی لێ کرێکارە خەڵکیکی لێ دوکاندارە جێگای دەستنوێژی نەبووە تۆ لێ دەستنوێژەکەی هەنی ئێستا هەمە سەر مزگەوت کەمەکەیت بۆیە یەکەم ئاداب بۆ ئادابی چوون بۆ مزگەوت ئەوەیە کە ئینسان لە ماڵ دەستنوێژ بگرێ و بە ئیخلاسەوە تەنها نێتی ڕەزامەندی خوا بێ بڕوا بۆ نوێژی جەماعەت نێتی هیچ شتێکی تری لە دڵا نەبێت ئەمە گەورەترین ئادابە پێش ئەوی بیستە مزگەوتەوە بەڕاستی یعنی دیارە مزگەوت ئادابی زۆرە بەڕێزن یەکێک لە ئادابەکانی ئەوەیە پاشان کە بگاتە مزگەوت بە قاچی ڕاست و بڕاتە ژوورەوە اللهم افتح لي أبواب رحمتك ئەم دوعایە بخوێنێ بڵێ خوایە دەرگای ڕەحمەتی خۆتم لێ بکەیت ئەم دوعایە زۆر گرنگە بەڕێزان یعنی ئینسانێک ئەڕاتە ماڵەکەی خوا داوا لە خواکە ئەو دوعای کە خوا پێی وتووە وەنیە ئەمە زۆر گرنگە بە قاچی ڕاستی جا لە دەرگای حەوشە بێ یا لە دەرگای ئەمی دەرگای ژوورەوە بێ قاچی ڕاستی پێش خات و دوعا بکە اللهم افتح لي أبواب رحمتك پاشان کە چۆ مزگەوتەوە ئادابەکان زیاتر دەست پێ کات سەلامکردن بەڵام سەلامکردنی مزگەوتی ئادابی خۆی هەنی جاری وایە لە نوێژی جەماعەتین لە نوێژی جەماعەتە نیمە ئیمامین لە پێشەوە پێش نوێژیەکەین کابرایەک دێرە دواوە حل لە دەرگاکە دێتە ژوور و تەقیپی 20 مترە ڕوا سەلام عەلەیکوم هەرچی نوێژخوانێ سەلامی چی سەلام وانە بێ لە مزگەوتەوە نییە کاچی لە مزگەوتە دوو حل لە دوو حاڵەتە یان خەڵک لە نوێژایە نوێژی جەماعەتایە بە کۆمەڵایە یانەوە تا خەڵک هێشتا نوێژ قامت نەکراوە نوێژدا نەبەستراوە نییە ئەگەر ئینسان چووە مزگەوتەوە کاکە مزگەوتەکە 100 مترە 200 مترە 500 مترە ئەوەندەی کە بۆی ئەچی سەلامێک بکەوە بە ئەوەندەی گویان لێبێت وەنیە و باشترین شت لە کاتی نوێژدابەستنە ئینسان نەڕاتە پێشەوە بە دەنگی بەر سەلام بکە ئەتوانی سەلام لەو 3-4 نەفەرەی تەنیش خۆت بکەیت و تەواو ئەشتوانی ئەوەش نەکەیت بۆی خەڵک مەشغوڵ نەکەی وەنیە چکە بەڕاستی جاری وایە سەلامکردن تۆ کەسێک کە سەلامەکات هەر سەلامەکە نیە تەبەنەوە لە نوێژ ئەگەری سەلامی کرد دەتوانیت دەست ئاوا بەرزەوەکەیت نوێژ داتوانی هیچ نەڵێ بەس ئاوا دەست بەرزەوەکەیت جاری وایە کابرا نوێژەکەیت و کەسێک دێ لە پشتەوە سەلامەکات ئیتر خۆ هەرم سەلامەنێ داڵغا دەڕات ئەم دەنگەت وڵای دەنگی ئەحمەی دراوسێمانە چێت تێگەشتی کاکە ئەو چۆن هاتووە بۆ مزگەوت ئەنی بیرەکەیتەوە بەڕاستی بۆیە سەلامکردنی ئاداب و ڕێسای خۆی هەیە لە مزگەوتە پاشان ئینسان کە ئەچێتە مزگەوتەوە هەتا بۆی بکرێ بڕاتە ڕیزەکانی پێشەوە بە تایبەتی جومعان بچێتە ڕیزەکانی پێشەوە بەڵام ئەوەستا زوو بێت زۆر جار درەنگێت و ئەوێت بچێتە پێش خەتەرە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم پێم خۆشە لێرەوە ڕوو لە برایان و خوشکان بکەم ئەو خوشکە بەڕێزانی کە ئاچن بۆ مزگەوت و برا بەڕێزانی کە ئامادەی نوێژە بن ئەو کەسانەی درەنگ دێن و لۆقەلۆقەکەن بۆ پێشەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وآله وسلم ئەو کەسانەی کە ئاوا درەنگ دێن بەسەر شانی خەڵکە لۆقەنن بۆ پێشەوە وەکو ئەوایە پەیژەیەکیان دانابێ و بەرەو دۆزەخ بڕۆن زۆر خەتەرە یعنی وا نەزانێت کاکە تۆ حەزت لە ڕیزی پێشەوەی بۆ ێستا دیت وەنیە لە ڕیزی پێشەوەیە کاکە جاری وایە کابرا 30 دانە لۆقەنێ بۆ ڕیزی پێشەوە خەڵک ئێزعاجەکەی کاکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا ئەو کەسانەی سزای خەڵکی ئەدەن لە دنیادا خوا سزایان نەدا بۆیە بەڕاستی ئەمە هەم جۆرێکە لە مەشغوڵکردنی خەڵک هەم جۆرێکە لە بێزارکردنی خەڵک یعنی جاری وایە کاکە طبعا وا باشترە ئەوەی کە زوو ئەڕە بڕاتە پێشەوە بۆی بۆشایی دروست نەبێت وەنیە کە هەموو ڕێزەکان بە تەسەسول پڕ کرایەوە خەڵکیش لە دۆ دانیشێت وەنیە بۆیە وا باشترە ئەو کەسەی کە زوو دێ بڕاتە پێشەوە ئەو کەسەی کە درەنگیش دێ بۆ خۆی لە جێگایکە دانیشێ بەڵام بەداخۆم ڕۆلاندێ مزگەوتە بەڕێزان شتێکی زۆر سەیر هەیە پێچەوانی شەرع کابرا شوێنەگرێ شوێن جێگاگرێ شوێنێکم بۆ بگرێ لە پێش شوێنێکم بۆ بگرە کابرا چێ کلێنسێک دەسڕێک دانا لە جێگەی خۆیان ئیتر بۆ خۆی ئەڕاتە دەرەوە دوای دێت یانێکی تر بۆی دانەوە باش نییە ئەو کەسێک کە زووهات بۆ مزگەوتەوە شایەنی ئەو شوێنەیە وەنیە کە ڕیزی پێشەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خير الصفوف الرجال أولها وشرها آخرها وخير الصفوف النساء آخرها وشرها أولها
ئافرەتان لە سەردەمی پێغەمبەرە لەژێر یەک سەقفان نوێژیان کردووە وەکو ئێستا نەبووە جیابوو ئافرەت و پیاویش ئافرەت و پیا و لەژێر یەک سەقفان نوێژیان کردو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین سەفی پیا و یەکەم سەفە خراپترین سەف کۆتا سەفە بەڵام باشترین سەفی ئافرەت کۆتا سەفە باشترینیان خراپترینیان یەکەم سەفە بۆ تەمەنەوە بۆ کاتێکە کە لەژێر یەک سەقفا بن بەڕێزان ئاگادار بن شوێنیان جا نەبێت شوێنیان جابێ ئافرەتانیش حکمی پیاوانیان هەیە طبعاً ئەمە بۆچی چونکە ئافرەت و پیا و کاتێک کە کۆتا سەفی پیا و لەگەڵ یەکەم سەفی ئافرەتان نزیک بن ئەگەری قسە گوێگردن لە قسە و هەندێک بابەتەیە مثلەن ئەگەری زیاتر بۆیە زیاتر داڵغیان لای نوێژەکە نابێت بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە باسی کردووە جا ئەمە طبعاً ئەمە زۆر گرنگە بەڕاستی بەتایبەتی برایان کە زیاد ئەچن بۆ مزگەوت ئاگایان لەوە بێ لە هەر شوێنێکدا سەف بچڕابوو لێوە دەست پێ بکەنەوە هەڵنەقونن بۆ پێش چونکە بەڕاستی ئەوە کارێکی خراپە ئەنجامی بدەن پاشان بەڕێزان ئادابێکی تر لە ئادابەکانی مزگەوت ئەوەی بەڕاستی ئینسان کاتێک کە دەستنوێژەگرێ لە مزگەوتە ئەچێتە حرەمی مزگەوتەوە بە هەم دەست و دەموچاوی بسەڕێت و هەم ئیسراف نەکات لە ئاو سەرفکردنە و هەم قۆڵ و قاچەش کە هەڵی کردووە دایداتەوە یعنی جاری وایە من لە مزگەوتا بینیومە کابرایەک تا ئێرە هەڵکردو لە دەستنوێژە خۆڵی هەڵکردو هاتووە نوێژدا بەسێڵە لە قوڕکاری هاتوو کاکە باش نییە ئەم قۆڵ هەڵکردن ئەسڵە نوێژە خراپ ئەسڵەن کەرایەتی خراپە لە نوێژدا جا تۆ قاچی هەڵکردو قۆڵی هەڵکردو ئەمە چی وەڵا فریای جەماعەت ناکەوێت بۆ یەکسەر پەلە نەکات ئینسان زۆر پەلە نەکات یعنی تۆ کە لە ماڵ دەرەچی بە نیەتی جەماعەت ئەگەرەچی جەماعەتەکەش تەواوی خێری جەماعەتەکەت بۆ نووسراوە ئیتر ڕاکە بۆ چییە جاری وای خەڵک مەشغوڵەکان نوێژخوانن بۆیە ئەم بابەتی دەستنوێژ بەڕێزان بابەتێکی گرنگە ینی جاری وایە لە مزگەوتە بەتایبەتی ئەمڕۆ لە زۆربەی مزگەوتەکانە یان زۆپای نەوتە یان زۆپای غاسەیە لە مزگەوتەکانە بەتایبەتی غاز ینی جاری وایە کابرا مەسەلەن دەستنوێژەگرێ دەموچاوی و شک ناکاتەوە بە قاچی تەڕواچێ دە مزگەوتەوە کاکە ئەم ڕێڕەوە ئەگەر ئەم نوێژە چونکە 5 نوێژ خەڵکاوەڕە ئەم نوێژە 100 نەفەر بە قاچی تەڕوا دەسەر ئەو فەرشە نوێژی داهاتوش 100 ئەڕات خۆریش لێ نایە نوێژی داهاتوش 100 ئەڕۆ ئەگەر ڕۆژانە 400 کەس بە قاچی تەڕۆ بڕەوە فەرشە بۆ نەکا کاکە وایە ئەو فەرشە بۆ نەکا بەڕاستی بۆ نیەت خەڵک ناتوانێت نوێژی لەسەر بکە بۆیە وا باشترە ئینسان پێش ئەوەی بڕاتە ناو مزگەوتەوە قاچ و دەستی خۆی بسڕێت بۆی مزگەوتەکەت تەڕ نەبێ بۆنینێ پاشان جاری وای ئەرزم کردن زۆر بەی مزگەوتەکان نەوت و غاز بەکارێنن زۆر پاوانە جاری وایە کابرا ئەڕاتە مزگەوتەوە دەستنوێژی گردووە جاری وا بە دەور مزگەوتەکە هەر دەست و پلیشانە سووتێت یعنی 5-6 نەفەر دەوری ئەو زۆپایان گردوڵی تاپۆیان کردو بۆ یەک کەسی چۆن ناکە یەک کەس جارێ ڕووی تێکە جارێ پشتی تێگەشتی جارە دەستی تێکە کاکەن وا نابێ ینی باوەڕ بکەن ئەوەیە مە لە مزگەوتە بینیومانە کابرا بەردەم ئەو زۆپای تاپۆ کردو نایڵە یەک کەسێکی تر خۆی گەرم کاتو کاکە خەڵکەش تۆ سەرمایەتی ئەو خەڵکە دەستنوێژی کردووە بۆیە بەڕاستی ئەمە زۆر کارێکی خراپە کە ئینسان یعنی نەک زۆپا بەڕێزان ینی تاپۆکردنی جێگایەک ینی کاکە جاری وای خەڵکی هەوەی بەڕێزان خەڵکەیە جێگا تاپۆکات جێگا ئیتر ئەم جێگای منە ئەڵێ ئەم جێگایی منە باوەڕم پێ بکە من خەڵکە ناسم دەدانەساڵە لێک شوێنە نوێژەکە کاتێک کە یەکێک ئەوێ عەفوەن بڕوانە شوێنە نوێژکە ئەڵێ شوێنی فڵان کەسە نەژێت هەتا کاتی قامەت خەڵک ناتوانێت ئەوێ بگرێ من خراپە بەڕاستی وە نییە عەفوەن زۆر جا من زۆر بینیومە لە مزگەوتە بەتایبەت ئەو کەسانی کە تۆزێک تەمەنیان هەیە لە تەنیشتی هاوسەی ئەوێ تۆزێک مەسافەیە گەبیان زۆر جا قاچی زۆر بڵاوکاتەوە من هاتوومە تەنیشتی یەک تۆز ئەویست تۆزە فراوانتر بێ بەمنی تۆ دەوەرە تۆ بڕۆ پێشەوە من ئەچمە دواوە هاتوتە دواوە ینی زۆر جار ئەمەش بوونی هەیە زۆر جار لە وەستانی سەفا بەداخەوە نوێژ خوێنان ینی کۆمەڵ هەڵە و پەڵەمان هەیە بەڕاستی ینی جای وە طبعا خەڵکی وایە کاکە ئەڕاتە نوێژ و ئامن قاچیەکاتو ڕاستە یعنی کاکە زۆر هەیە باوەڕ بێ بکە خەڵکی وایە کاکە خۆ تۆ بۆ ڕێزە نهاتووی تۆ بۆ نوێژ هاتی نوێژ لە شەر عەزانی قاچە بەچەنێ بکرێتەوە بەقەر ئەم شانە تاو
قاچی لە شەرع شانت چەندێکە قاچت ئەو نەبکەرەوە جاری وایە تۆ ڕۆ دێتە نیش کەسێکەوە تۆ ئەوە قاچی کردوتەوە یان کەمتر قاچی کردوتەوە قاچ ئەو نقانە تۆ قاچە بیتە لای قاچە بیتە لای ئەڵێ کاکە قاچت ڕاست زۆر یان جاری وایە بەڕێزان هەیە وەسوەسەیەک کەم قاچی بەری قاچی کەسێک یانەوە شوێنەکە کەمە جێتانە بێتەوە جێتانە بێتەوە ئەڕۆ دێتە نیشتەوە ئەڵێ دەی کاکە تۆ وەرە من ئەڕۆمەوە تو ڕابێ ڕاستە ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە ینی من ئەڵێم شریعەتی ئیسلام کە دایناوە قاچ بە قەرشان بڵاو بکرێت و تەوامی کیفایەتە کاکە قاچ بە قەرشان بڵاو بکرێت نەزیات نەکەم ینی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و قاچیان لە قاچ یەکتون دەکرد پێشی قاچیان پاشی قاچیان ئاوا سەفەکانیان ڕیزە کرد بۆیە بەڕاستی ئەمڕۆ هیچ مسلمانێک پێویست ناکات هەنی جاری وایە کاکە هەر لەسەر ئەم قاچ ڕیزکردنەکە ئادابێکی گەورەی مزگەوتە جاری مناڵێک دێتەوە بینەوە مناڵێک دێتە بینەوە تۆ بۆ مزگەوت نوێژەکات تێگەشتی ئەختیارێ لی تۆ ڕابێ کاکە حاڵی بۆ مناڵەکەی خۆی لەگەڕەکە خەریکی شەڕەشەقە مناڵەکاتەوە بۆ مزگەوت نوێژەکە لی تۆ ڕابێت بڕۆلا ناتوانانی هینە پاکەی تۆ هاتووی بۆ مزگەوت ئەمە ئەو مناڵە ئەشکێت لە سەردەمی پێغەمبەرە مناڵ هاتوون بۆ مزگەوت بەڕێزان من ئامۆژگاری برایان و خوشکانەکەم با لە مزگەوت لە کێشەکانی مزگەوت ماڵ مناڵ تووڕە نەبن کاکە ئەوە 2 ڕۆژی تر ڕەمەزان ئەیتر مناڵ کاکە مناڵ ینی چی کاکە مناڵ تەسەڕۆفەکە وانە بۆ پاقلەوە دێ بۆ مزگەوت بۆ لەقمە قازی دێ بۆ مزگەوت بۆ لەقم دێ بۆ مزگەوت ینی بۆ ئاو دێ بۆ مزگەوت ڕاکە شەڕەشەقەکات کاکە مناڵە سوپاسی خوا بکەین لەم کاتەیە دێ بۆ مزگەوت لە مزگەوتدا ڕاوەڕاوە ئێمە لە تەمەنی ئەوە بووین ڕاوەسەگمانە کرد لە کۆڵانەکانە کاکە بۆ سوپاسی خوا ناکرد وایانە ئەم منداڵە وردە گەورا بێ وردە لەگەڵ ئەو جەوەیە بەڵام گەورەترین هەڵە ئەوەیە ئێمە بمانوێ مناڵ وەکو خۆمان بێت مناڵ وەکو خۆمان بێ غەڵەتە بەڕاستی بۆیە تەریقکردنەوەی منداڵ لە مزگەوتە وەڵڵا گوناحێکی گەورەی هەر پیاوێک هەر خوشکێک ببێتە هۆکاری ئەوەی کە مناڵە تەریق کاتۆ لە مزگەوت ئەو مناڵەواز لە مزگەوت دێنە گوناحەکەی لەسەرەوە چونکە کارێکی خراپە بەڕاستی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بیانە پێش چای خۆت باشە مامۆستا لەسەر باسی مناڵ بابێنین سەر بابەتی ئافرەت زیاتر لە مانگی ڕەمەزان و لە ڕۆژانی هەینەیە ئافرەتان حەزەکەن بێنە مزگەوتەکان و بە جەماعەت نوێژەکانیان بکەن ئەمە لە ڕوو شەرعیەوە چۆن دروستەوە ئەگەر ئافرەت بێتە مزگەوت چۆن بێتە ناو مزگەوتەکان طبعا ئەوش ئادابی خۆیە ویستم قسەیەک لە خزمەتتانە بکەم باوە تەواو بکەم لە سەردەمی پێغەمبەرە بیانە پێش چای خۆت سەحابەی پێغەمبەر ئەفەرمێ پێغەمبەر و هاوڵان نوێژیانە کرد دوو لە ڕۆی جەنابتانەوە بەڕێزانی گویان لێن ئەڵێ منیش بە ماکەرێکەوە بە بینی سەفەکان ئاگەڕام سواری بووم بەگەڕام بە گوێ درێژێکەوە ئەلا ئەتانی لە سەحیح موسلیم هاتووە لێشیان نەداوە وانە لێشیان نەداوە ناڕەحەتیشیان نەکردەوە بۆیە بەڕاستی ئەوە منداڵە بێ وەکو منداڵ مامەڵی لەگەڵا پاشان مەسەلەی ئافرەتان بەڕێزان طبعا باشترین شوێن بۆ ئافرەتان بۆ نوێژکردن ماڵی خۆیانە ئەو حەدیسی پێغەمبەر باشترین جێگا بۆ ئافرەتان بۆ ڕۆژی جوماش مامۆستا ماڵی خۆیانە بەڵێ پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله علیه وسلم بۆ چونکە ئافرەت زیاتر معەڕەزە بۆ ئەنی بەتایبەتی ئەگەر لە کاتە تاریکەکان بچن بۆ مزگەوت دەبەستێ نوێژمانەیە حساب بکە کاتی تاریکەوە نییە معەڕەزن ئافرەت ناسکەوە نییە کاکە ئافرەت ناسکە و پیاویش مەزن هەندێکی ئەوەیە بۆیە باشترین جێگە ماڵەوەی بۆ ئافرەت بە حەدیسی پێغەمبەر صلی الله ئەگەر ئافرەتی چوو بۆ مزگەوت بەڕاستی ئەبێ ئاگای لە جل و بەرگی خۆی بێمە یەک ئاگای لە ڕۆشتن بێت بۆ چوونە ژوورەوەی بۆ مزگەوت جاری وایە مزگەوتی وایە دەرگای ئافرەتان جیا و دەرگای پیاوان جایە من بینیومە ئافرەتی وان ڕێک قوت لە دەرگای پیاوانە چێتە ژوورە دەرگای خۆتان جیایە بابەتە من بیوەنی بەڕەجان دەرگای خۆتان کە جیای لە دەرگای خۆتانەوە بچنە ژوورە ئەمە یەک ئەمە دوو لە دەرگای خۆتانە بۆی تێکەڵی پیا کاکە ئیختیلات نەزەرکردن یەکێک بڵێ ماشەماشەوە پیا لە مزگەوتان نەزەرەکە ئارە وەڵا لە پەنای کەعبەشان نەزەرەکە ئارە وڵا سەحابە لە پەنای کەعبەیان نەزەری کردو ئێمە لە سەحابە باشترین کاکە وەنیە ئاجاب بۆیە بەڕاستی زۆر گرنگە نەیەڵن تێکەڵاوی دروست بێت نێڵن تێکەڵاوی دروست مامۆستا زۆر جایەنە دەرەوە کە بۆ نجوم ئەتەواوە بێ
لەگەڵ پیانە بە تێکەڵی شتەکڕن ئافرەت کارێکی خراپە کارێکی خراپەوە بەڕاستی ئەو اختیلاتە کارێکی خراپە ئافرەت نەڕوا بە مزگەوت باشترە پاشان پاک و خاوێنی مزگەوت بەڕێزن ئێمە معانەتمان زۆرە لەگەڵ مزگەوت معانەتمان زۆرە لەگەڵ نوێژ خوێنانە جا ئافرەتان بیان پیاوان بێ بەڵام ئێستا باسەکەمان باسی خوشکانە بەڕێزان جاری وایە دوای جومعە ئەچینە ژوورەوە بۆ جێگەی خوشکان یان ڕەمەزانان دوای تەراوێح ئەچینە ژوورەوە ئەو مزگەوتە لە شوێنێکە دایبی کەوتووە لە شوێنێکە چکلێت کەوتووە یعنی مزگەوت پیسەکە مناڵێن لەگەڵ خۆیانە باوەڕم پێ بکەن چەند جارێمە دایبیمان دوو لە ڕێژێرابتەن دایبیمانەوە کردو بۆیە ئەبێ خوشکان ئاگایان لە پاک و خاوێنی مزگەوتیش بێ ئێش ئادا بە کاک ماڵی خوایە هەنی پیسکردنی ماڵی خوا هەریچ نەبەکو ماڵەکەی خۆت ئەبێ بە پاکی ڕایبگیری پاشان بەڕێزان ئەوە تەمەن بەنسبەت خوشکانەوە شتێکی تر زۆر بەلام و گرنگە بەڕێزان جاری وا چینە مزگەوتەوە لە تەنیش پیاوێکۆ نوێژەکەین هەتا نوێژەکەین بۆنی ئەم پیا خەریکامەکوش تێگەشتی هەتا نوێژەکەین هەندێک پیاوەیە بۆنی تەپڵێکیش گەریاندی هەر گیرە خۆی بەدەستیەوە هەندێک هەیە کاکە گیان یەک قاپسیدی خواردووە باوەڕم پێ بکە حەدیثی لەسەر نییە دیتر بۆ چی من أكل البصل والكراثة من أكل الثوم والبصل والكراثة فلا يقربن مسجدنا لأن الملائكة تتأذى منه ما تتأذى منه بنو آدم أفالميركز سيدي خوارد بيازي خوارد كور أوش تدري جا كورنيا كوري خوارد توري جماعة بيغمبري خوارد طبعا أمسيش فرموا تور بوني نايا وەکو بۆنی نایە وەکو ئەم شتانەی ترۆنیە بەڵام ئەوەی هەیە پێغەمبەری خوا سەڵ فەرمی هەر کەسێ ئەمانەی خوارد فەلا یەقڕەبەنە مەسجیدەنا کاکە با نزیکی مزگەوتمان نەکەوێتەوە بۆ چونکە مەلائیکەتی خوا عازاب ئەکێشن بەوەی کە خەڵک ئەزابی پێکێشن خەڵکی واڵە چی وەڵا کاکە من کورە وەڵا پیازم خواردو و سیرم خواردو کورە هەڕۆی نەسووچێک و نوێژەکەین بۆ کاکە لە سوجێکۆنێژە وڵا ناتێکەڵی خەڵک نابم کاکە حیکمت لەوەی کە نابێ بچی بۆ مزگەوت خەڵک نییە ئاگادار بین بەڵێ خەڵک پێ بێتاقەتە بێ پێغەمبەری خوا فەرمێ فەئینە المەلائیکەتە تەتەئەذە مەلائیکەت پێی ناڕەحەتە بێت باسەکە باسی مەلائیکەتە باسی فریشتەیەوە نییە بۆیە بەڕاستی من ئامۆژگاری برایان و خوشکانەکەم حەز لە پیازە 1 کیلۆ حەزر لە سیرە 1 کیلۆ بخۆ کەوەر 3 دەست بخۆ بەڵام مەیە بۆ مزگەوت کاکە یەخوا عافێتی بێ لە ماڵەوە عوزرت هەیە خواردوتە مەیە بۆ مزگەوت خەڵک بێزار مەکە و مەلایکەتیش بێزار مەکە وانە شەرع ناڵێ مەیخۆ شەرع لە بیخۆ هەمووی بۆ نەخۆشی باشە بۆ باشە بۆیە جاری وایە باوەڕم پێ بکەن خەڵکە بووە خەریک بۆ نوێژ ببڕێت کەسێک لە تەنیشتەوە بۆ کاکە سیری خواردوو ئیتر بەڕاستی ناڕەحەت بووە بێتاقەت خەڵکی بێتاقەت کردو بۆیە ئازیزان هەر کەسێک ئەو شتانی خوارد با نزیکی مزگەوت نەکەوێتەوە چونکە بەڕاستی حکمت لەوە ناڕەحەتکردنی خەڵک نییە بەڵێ ئەوەشی تایە بەڵام مەلائیکەتیش پێی ناڕەحەتە بێ وا نەزانێت تێکەڵی خەڵک نەبیتە جا یعنی وا کاکە ماوەسا تۆ سیرە خواردە خۆ تۆ تێکەڵی خەڵک نابی تۆ لە پێشەوە پێشنێژیەکەی قەیچێکە وانە کاکە با لە پێشەوە وانەیە خراپ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوان سیامەسووری مامۆستایانی خوا بەخێر بێ.